ئێرە ناو و ناوبانگێکی دیاری هەیە لەگەڵ قەرزاریدا. سەردەمانێک ئەوانەی دەهاتنە ئێرە زۆربیان قەرزار بوون، بەڵام بەهۆی دواکەوتنی موچە و قەیرانی داراییەوە نا، بەڵکو بەهۆی کەمی درا و لەو سەردەمەدا کە خەڵکی لە بری پارە خۆراک و شمەکیان دەگۆڕیەوە. ساڵی 1960 ئەو خەڵکانی کە بەمەستی گۆڕینەوەی شمەک بە شمەک ڕویان لەم بازاڕە دەکرد، دوای گۆڕینەوەی شمەکەکانیان لەم چایخانەدا پشوێکیان دەدا و چایان دەخواردەوە، بەڵام بەهۆی ئەوەی کە هیچ دراوێکیان پێ نەبوو بە قەرز چایان خواردووەتەوە، بۆیە ناونراوە چاخانەی قەرزاران. بەنسبەت چایخانەی قەرزاران کاتی خۆی موچەخۆران داهاتن لەو چایخانە دانیشتن کە موچیان وەرەگرت کورەچیەکان داهاتن، چون شاری هەولێری کورەچی زۆر تێدا بووە، پارەیان لە موچەخۆرەکان وەرەگرت، ئەو پارەیان کە وەرەگرت لە موچەخۆرەکان ئیشی خۆیان پێکرد کە بەرهەمیان دەهینا و کورەکانیان ئیشێک کرد و ئەو کەرپ و چۆشتانیان دروستە کرد، پارەکانیان ئەگەڕاندەوە بۆ خاوەن قەرزەکە، لەبەرەوە ناویان ناوە چایخانەی قەرزار. ئێستا کە ساڵی 2015 و 65 ساڵ بەسەر مێژووی ئەم چاخانێدا تێپەڕ دەبێت. بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەوە هەندێک کەس چایی بە قەرز دەخۆنەوە. هاوڵاتیەکیش داوا لە حکومەت دەکات لەم چاخانێدا چا بخواتەوە، بەو پێی حکومەتیش قەرزارە. وەڵای خۆم قەرزار نیم، بەس حکومەت قەرزاری منە. بەێ ئەرە وەڵا لەبۆی بۆ خۆم پۆلیس بووم، معاش نەبوو، خۆم تەقاعود کرد. ئێستاش معاشەکەم 220,000، معاشی 3 ساڵم دەکا معاشی 1 مانجیاندان پەرلەمان. ئێستا حکومەت قەرزاری مەیە، ئێستا ئەو چایخانەی قەرزارەنە، وا باشە ئێستاەوە زەیوان بیت. بەوتەی هەندێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان تەنها هاوڵاتیان قەرزار نین، بەڵکو حکوومەتی هەرێمیش بەهۆی قەیرانەکان و دواکەوتنی موچەی فەرمانبەرانەوە تووشی قەرزاری هاتووە. داڕوخانی ئابووری ئێمە ڕۆین بە پێ و ئەرقامانێک ئێمە لێکمان داوەتەوە حکوومەت هێرێم بە گشتی نزیکەی 21,000 ملیۆن دلار قەرزارەوەتە 21 میلیارد دلار قەرزارە و ئەمە جگەلەوەی ئەمە حکوومەت قەرزاری کۆمپانیەکانە، موچەی سێمانچی هاوڵاتیانی لایە، قەرزاری بەڵێندەرانە، قەرزاری کۆمپانیەکانی نەوتە و قەرزاری بانکەکانە تا دوات. چاخانەی قەرزاران لە ساڵی 1960 لە سەنتەری شاری هەولێر بنیادنراوە، تا ئەمڕۆ چەندین نەوەی قەرزاری بەڕێ کردووە. ئەگەرچی خاوەن چاخانەکە ئاماژە بۆ دەکات کە خەڵکی لە ئێستادا چا بە قەرز ناخۆنەوە، بەڵام هەتا قەرز مابێ ئەم چاخانە هەر ناوی قەرزارانە. حکومەت دەبێت لەم چایخانەیە چایەک بخواتەوە. ئەمە ڕای هاوڵاتیەک بوو کە لەم چایخانەیە چای دەخواردەوە کە 3 مانگە موچەی وەرنەگرتەوە و دەڵێت حکومەت قەرداری منە و دەبێت لەبری من ئەو لەم چایخانەیە چایەک بخواتەوە. بەرزان مەلامین، NRT هەولێر.